کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 35 لەوانەی ڕابردوو شیتەڵی ڕاهێنانی نۆم کرد ڕاهێنانی نۆ ڕاهێنانی دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر بەڵام ڕاهێنانی 11 و 12 دەتوانم شیتەڵکەم لەو وانەیە جارێ بە بچینە لای ڕاهێنانی 11 ڕاهێنانی 11 باسی چییە؟ کێشی گوێلەکەیەکی دەریا هەندێک جار پێی دەرێن گۆلچی دەریا گوێلەکەیەکی دەریا 130 کیلۆگرامە 130 کیلۆگرام نیە ببورن 130 کیلۆگرام زیاترە لە کێشی گوێلەکەیەکی تر دوو هەیە کێشی گوێلەکەی یەکەم چەندە؟ ئەگەر کێشی گوێلەکەی دووەم 179 کیلۆگرام بوو کەواتە دوو گوێلەکە هەیە گوێلەکەی دەریا یەکەچیان پێی دەڵێن یەکەم ئەویدی پێی دەڵێن دووەم کێشی دووەم 179 کیلۆگرامە کێشی یەکەم 130 زیاترە لە کێشی دووەم ئایا کێشی یەکەم چەندە؟ ئایا کێشی یەکەم چەندە؟ کێشی گوێلەکەی یەکەم گوێلەکەی دەریای یەکەم گوێلەکەی دەریای دووەم دوو گوێلەکەمان هەیە گوێلەکەی دەریای یەکەم و دووەم دوو گوێلەکەمان هەیە ئەوە گوێلەکەی دەریای یەکەم ئەوەش دووەم کە تەرازومان هێنا و ویستمان بیان کێشەکەیان بزانین چەندە گوێلەکەی دووەم دەرچوو کێشەکەی 179 کیلۆگرامە ئەوی دووەمیش کە تەرازۆکەمان هێنا دەرچوو کێشەکەی 130 زیاترە لە کێشی دووەم واتە 130 زیاترە لە 179 پرسیارەکە لەوەیە دەڵێ ئایا کێشی گوێلەکەی یەکەم چەندە؟ واتە 179 کۆ 130 دەکاتە چەند؟ 179 کۆ دەکەینەوە لەگەڵ 130 بێگومان لە کاتی کۆکردنەوە هەمیشە دەچینە ئێستا من ژمارەکەم لە خانەی دانا لۆ ئاسانکردن 179 کۆ 130 هەمیشە دەچینە خانەی یەکان 9 کۆ 0 هەر 9 هیچ نەبووە 89 0 چونکە لەگەڵ هەرچبی هەر سفرە 7 کۆ 3 دەکاتە 10 بەڵام دەیەکەی هەردوو ڕەنووسەکەی نانووسم تەنیا سفرەکەی دەنووسم یەکەکەش دەچم لێرە دادەنێم ئەوە 0 یەکەکەش دەچم لێرە لە خانەی سەدان دادەنێم ئێستا دەڵێم 1 کۆ 1 یەکسانە بە 2 2 کۆ 1 یەکسانە بە 3 ئێستا زانیم کە کێشی گوێلەکە یەکەم 309 کیلۆگرامە 309 ئەو گوێلەکەیە تۆزەک کێشی زۆرترە لەو گوێلەکەیە ئەو گوێلەکەی 309 کیلۆگرامە ئەو گوێلەکەش تەنیا 179 کیلۆگرامە
ئێستا پرسیارەکەمان وەڵام داوە، دەچینە لای ڕاهێنانی 12. ڕاهێنانی 12 باڵندەیەکی بەستەڵەکی باکوور 16,400 کیلۆمەتر دەفڕی هەتا دەگاتە کیشوەری بەستەڵەکی باشوور. بەڵام کیسەڵ چەند دەڕوا؟ 2252 کیلۆمەتر مەلەوانی دەکات تا لێوارەکانی ئەمریکای باشوور. پرسیارەکە: دووری یەکەم چەند زیاترە لە دووری دووەم؟ ئێستا باڵندەکەیە 16,400 کیلۆمەتر دەفڕی لە کیشوەری بەستەڵەکی باکوور هەتا بەستەڵەکی باشوور. کیسەڵەکیش هەیە مەلەوانی دەکاتە دەگاتە لێواری ئەمریکای باشوور چەند مەلەوانی دەکا؟ 2252 کیلۆمەتر. پرسیارەکە دەڵێ ئایا باڵندەکە چەند زیاتر دەفڕی لە کیسەڵەکە؟ دووری یەکەم چەند زیاترە؟ یەکەم مەبەستی باڵندەکەیە چەند زیاترەواتە ئەو ژمارەی دەینین ئەو ژمارەی لێ دەردەکەین کەمکردنەوەیە. ئەوە زەویە بەستەڵەکی باشوور ئالەو خوارەوەیە هەمیشە سارد و بەفر و سەهۆڵە. بەستەڵەکی باکوور ئالەو سەرەوەیە ئەویش هەمیشە سارد و بەفر و شەختە و سەهۆڵە. بەڵام باڵندە هەردەژین لەو جێیانەش باڵندە کۆچ دەکەن دەفڕن لە بەستەڵەکی باکوور هەتا دەگەنە بەستەڵەکی باشوور. ڕێیەکە چەندە کە دەیبڕن؟ ڕێیەکە 16,400 کیلۆمەترە کەواتە ئەو باڵندەیە 16,400 کیلۆمەتر دەفڕی. لە کاتێکدا کە کیسەڵێک ئەو کیسەڵە بە مەلەوانی دەچیتە لێوارەکانی ئەمریکای باشوور. با بزانین ئەمریکای باشوور لە چێیە؟ ئەلێرە ئەمریکای باشوور. ئەوە باکوورە ئەمریکای باکوور، ئەوەش ئەمریکای باشوورە. هەمووی دیار نییە، بەڵام ئەو کیسەڵەکە مەلەی دەکا لەناو ئاوێ هەتا لێوارەکانی ئەمریکای باشوور چەندی پێدەچی؟ 2252 کیلۆمەتری پێدەچی. پرسیارەکەش ئایا باڵندەکە چەند زیاتر دەفڕی لە کیسەڵەکە؟ 16,400 لە خانەم دانایە 6 ڕەنووسە 2252 5 ڕەنووسە ببورن 1 ڕەنووس 2 3 4 5 ڕەنووسە خانەی 10,000. کیسەڵەکە 2252 4 ڕەنووسە واتە کەمتر فڕیا لە کەمتر مەلەی کردیە. ئێستا لێدەرکردن ئەنجام دەدەین، دەچینە لای خانەیەکان. 0 کەم 2 ناکرێ نابی چونکە 0 بچووکە 2 گەورەیە، دەبی بچین ژمارەی بینین لەو هاوڕێی، ئەو هاوڕێیش بەخۆی نیتی دەچین دەینین لەو ئەو چوارەی خورد دەکەینەوە.
کە چوارەکەمان خورد کردەوە چوارەکە نابی بە 4 خورد دەکرێتەوە سفرەکانیش نابن بە سفر دەگۆڕدرێن سفری یەکەم دەبیتە هەمیشە دەبیتە 10 سفری دووەمیش دەبیتە 9 چوارەکەش دەبیتە 3 ئێستا دەڵێن 10 کەم 2 یەکسانە بە 8 9 کەم 5 یەکسانە بە 4 ئەوەش 4 3 کەم 2 یەکسانە بە 1 ئەو 6ە هەروەکو خۆی هیچی لێ نەکرایە 6 مینوس 2 6 کەم 2 دەکاتە 4 1 کەم لێرە چ هەیە هیچ نییە ئەگەر هیچ هەبوو واتە سفر هەیە توانین بنووسین 1 کەم سفر دەکاتە 1 ئێستا چ دەرچوو ژمارەکە جیاوازیەکە چەندە 14 هەزار 14,148 کیلۆمەتر جیاوازی مابەینی فڕینی باڵندە و مەلەوانێکی سەڵ 14,148 کیلۆمەترە ئەوە وەڵامی ئەو ڕاهێنانەش تەواو بوو لاوانەی داهاتوو باسی ڕاهێنانەکانی دی دەکەم هەتا ئەو کات هەر خۆش بی